دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری بۆردی بەخشین لە ئەوروپا بڕی 6,000 لیتر نەوتی سپی بە سەرسە خێزاندا لە قەزای سەی سادەدا بەش کرد. هەر ماڵێک سێ دەبە نەوتیان پێدرا. دەستگای بەخشین سوپاسی خێرخوازان دەکات و داواکارە لەیان بەردەوام بن لە هاوکاریکردنی دەستگاکە تا خەمی هەژاران کەمێک سووک بکەن. سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسنگی سەی سادق بە هاوکاری بۆردی ئەوروپای بەخشین دەستگای خێرخوازی بەخشین کە ئەوان تەمویلەکەیان کردووە سوپاس بەخوا ئەمڕۆ بۆ جارێکی تر و نوێرەیەکی تر لە قەزای سەی سادق هەڵساین بە تەوزیعکردنی نزیکەی 6,000 لیتر نەوتی سپی لە جۆری باش بەسەر هاوڵاتیانی کەم دەرامەتە. هەژار و نەدار و مناڵە بێ نازەکانی ئەم وڵاتەی خۆمان بتوانین هاوکاریان بین بە دەستگیرۆکردنیان بە پێدانی نەوت بۆ ئەوەی کە ئەم مودەیەی سارد و سەرمایی لە وەرزی زستاندا ماوە بە هەموو لایەکمان هاوکاریان بین و ماڵەکانیان بۆ گەرمکەینەوە و هاوکارمان زۆر سپاسیانەکەین خێرخوازان و خوا پێداوان کە دیسانەوە لێرەوە لەم میبەرەوە داوایان لێکەین هاوکارێکی باشمان بۆ گەیاندنی هاوکاری و سەدەقەکانیان. هاوڵاتیان دەستخۆش و سوپاسیان هەیە بۆ هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لەم وەرزی زستانەشدا هاوشەوی هەموو کاتەکان لە بیری خەڵکدا و نزای خێریان هەیە بۆ دەستگای بەخشین و خێرخوازان. یاخوا نمونەیان هەرزیاو بێ و ئەمە ئەرکی خێرخواز نییە ملت وەخێوکردن ئەرکی حکوومەتە کە حکوومەت کەوا گوێی ناداتێەوە خێرخوازیش مەمنونیانین و خوا نەیبڕێ و خوا لیان بە زیاوکا و نمونەیان زۆر بێ یاخوا زۆر وەڵڵا بارودۆخی خەڵکی فەقیر ناتوانێت بەخوا من خۆم بە دبەیش نەمچەندی بە غازی شەکەم لەبەر بێپارەی دەستخۆشیان لێ ئەەکەم زۆر سپاسیان ئەەکەم کە ئاوا یارمەتی هەژار و فەقیرەیەن اینجا زۆر سپاسیان ئەەکەم خێری ئەو کەسانش بنووسێ کە ئاوا یارمەتی فەقیرەکانەیەن یاخوا دەستیان خۆش بێ و سەرکەوتوو بن هەر ئاوا هەموو ڕایە یارمەتی فەقیر و هەژارەیەن. با هەمیشە لە خزمەتی خەڵک و خەڵکدان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم یاخوا سەرکەوتوم و نمونەتان زیاد بێ. بۆ دەستگای بەخشین هەمیشە هاوکاری هەژاران. خوای گەورە ڕزقیاندا ئیشەڵا تەمەندرێژ بوون لەشیان ساقی و هیوادارم سەرکەوتوم بەردەوام لە کارە خێر و چاکەکانیان. یارمەتی فەقیر و هەژارەدا لە سەی سایق ئەم نەوتە ئەدا پێمان خوای گەورە نمونەیان زۆرکە خوای گەورە خێریان بنووسێ خوای گەورە خێری خێرخوازان بنووسێ کە یارمەتی فەقیر و هەژارەدەن و دابەشکردنی ئەم نەوتەی دەستگای خێرخوازی بەخشین لە کاتێکدایە کاوڵاتیانی سەی سادە زیاتر لە 3 ساڵە نەوتیان وەرنەگرتووە جگە لەو نەوتەی کە لە ماوەی ڕابردوودا بە نرخێکی گران بەشێکی کەم لە خێزانەکان درا بەهۆی بەرزی نرخی نەوتیشەوە خەڵکی توانینکردنی نەوتیان نییە و دەستگای خێرخوازی بەخشین پێچەوانەی حکوومەت لە خەمی دابینکردنی نەوتدایە بۆیان. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.